باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرۆکایەتی وەفدێکی باڵای یەکێتی لە سەردانێکی دووڕۆژەدا لەگەڵ گەورە لێپرسراوانی کۆماری ئیسلامی ئێران لە تاران کۆبووەوە. وەفدەکەی یەکێتی نیشتمانی کوردستان لە تاران سەرەتا لەگەڵ محەممەد باقر قاڵیباف سەرۆکی پەرلەمانی ئێران کۆبوونەوە و لە سەرەتای کۆبوونەوەکەدا سەرۆکی پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێران ستایشی ڕۆڵی سەرۆک مامجەلالی کرد لە بنیادنانی عێراقی نوێ و پاراستنی تەبایی و پێکەوە ژیان لە نێوان نەتەوە و پێکهاتە جیاوازەکاندا وتی یادی سەرۆک مامجەلال هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە و ئێستاش یەکێتی بە هەمان ڕۆحیەتەوە درێژە بۆ سیاسەتە ئەدات. لە درێژە ئەم دیدارشدا سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ئاماژەی بە پاراستنی سەقامگیری و ئاسایشی ناوچەکە کرد و ڕایگەیاند هەمومان لە پێناو پاراستنی بەرژەوەندیە باڵاکاندا هەنگاو بنین و پاراستنی ئارامی و ئاسایشی ناوچەکە کاری لە پێشینەمان بێت. هەروەها لە درێژەی ئەم سەردانەدا سەرلەبەیانی ڕۆژی دووشەممە وەفدی یەکێتی نیشتمانی کوردستان لە بارەگای وەزارەتی دەرەوەی ئێران لەلایەن حسین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە پێشوازیان لێکرا و هەردوو لە باسییان لە پتەوکردنی پەیوەندیەکان کرد و وەزیری دەرەوەی ئێرانیش باسی لە گرنگی ڕۆڵی یەکێتی نیشتمانی کوردستان کرد لە سەقامگیری و پێشکەوتنی عێراق و هەرێمی کوردستان. سەبارەت بەم سەردانش ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا وێڕای ئاماژە بە گرنگی سەردانەکەی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بۆ تاران ڕایگەیاند. سەردانەکەی وەفدی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ تاران پەیوەندی بە ڕێککەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراقەوە نییە و ئەم سەردانش لە چوارچێوەی پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان یەکێتی و ئێران ئەنجام درراوە. سەردانەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی تێڕەوانینێکی ئەرێنی و هاوکاری باشی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانیدا بووە و هیچ پەیوەندێکی بەڕێکەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراقەوە نییە و پەیامی ئێمە لەو بوارەدا ڕوونە و بە هیچ شێوەیەکیش کاتی دیاریکرا و درێژ ناکرێتەوە و بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستانیش هاوکاری باشیان کردوین تا ئێستا. سەردانەکەی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان لای چاودێران و ڕاگەیاندنەکانی ئێران بە گرنگیەوە باسی لێوە کراوە و پێیان وایە ئەم سەردانە ئەتوانێت سەرەتایەکی نوێ بێت بۆ پتەوکردنی زیاتری پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و هەروەها چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.